سڵاو بینەرانی ئازیزی تلویزیۆنی کۆمەڵە لەگەڵتانی بۆ گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی پێنجشەممە ئێستاش سەردێڕی گرنگترین هەواڵەکان. گواستنەوەی مەحراب عەبدوڵڵازادە بۆ ژووری تاکە کەسی لە زیندانی ورمێ، ناڕەزایەتی خانەنشینکراوانی فولادی ئیسفەهان و تاران، بەردەوامی دەست بەسەرکران و ناڕوونی چارەنووسی جەواد عەلی کوردی لە زیندانەکانی ڕژیم و مەترسی لە سێدارەدانی بەندکراوێکی سیاسی لەلایەن دەستگای قەزایی ڕژیمەوە. درێژەی هەواڵەکان. گواستنەوەی مەحراب عەبدوڵڵازادە بۆ ژووری تاکە کەسی لە زیندانی ورمێ. بەپێی راپۆرتەکان مەحراب عەبدوڵڵازادە زیندانی سیاسی مەحکوم بە ئیعدام بە فەرمانی بەرپرسی بەندیخانەی ناوەندی ورمێ گواستراوەتەوە بۆ ژووری تاکە کەسی. ڕۆژی سێشەممە 8 گوڵانی 1405 پاژماوەی 3 مانگ زیندانی سیاسی ئەم زیندانیە توانیوێتی چاوی بە بنەماڵەکەی بکەوێت. لەم سەردانەدا باز لەوە دەکرێت کە یەکێک لە سەربازەکان لە کاتی پشکنیندا بێڕێزی بە بنەماڵەی زیندانی کردووە کە لەگەڵ ناڕەزایەتی مەحراب عەبدوڵڵازادە ڕوبەڕوو بووەتەوە. مەحراب عەبدوڵڵازادە لە دایکبووی 24 ڕەشەمەی 1376 لە شاری ورمێ لە 30 ڕەزبەری 1401 لە ڕەوتی شۆڕشی ژنژیان ئازادی لە شوێنی کارەکەی لەلایەن هێزەکانی دەستگای ئیتلاعاتی سوپای پاسداران دەست بەسەر و ڕەوانەی گورتوورخانە ناوەندە ئەمنیەکان کراوە. ڕەزایەتی خانەنشینکراوانی فولادی ئیسفەهان و تاران. ڕۆژی ڕابردوو خانەنشینکراوانی فولادی ئیسفەهان و تاران تژ بە خراپی دۆخی ژیان و مەعیشەتیان ناڕەزایەتیان دەربڕی. بە وتەی سەرچاوە ئاگادارەکان ناڕازیان ئاماژەیان بەوە کردووە کە بەهۆی نەبوونی داهاتی پێویست و هەروەها کەمبوونی هەغدەستەکانیان لە دۆخێکی زۆر خراپی ئابووریدا دەژین و سێرەڕای ئەمەش مافی بیمەی کۆمەڵایەکی زۆر لە خانەنشینکراوانیان لێوەرگیراوە. لە درێژەی ناڕەزایەتیەکاندا خانەنشینکراوان خوازیاری بەرزکردنەوەی ئاستی هەغدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان و دابینکردنی بیمەی دەرمانی کاراما و هەروەها کۆتایی هاتنی گوشارەکانی ناوەندە ئەمنیەکان لەسەر خانەنشینکراوان بوون. بەردەوامی دەست بەسەرکران و ناڕوونی چارەنووسی جەواد عەلی کوردی لە زیندانەکانی ڕژیم. بەپێی راپۆرتەکان جەواد عەلی کوردی برای خوسرەو عەلی کوردی سەرەڕای تێپەڕبوونی زیاتر لە 140 ڕۆژ لە دەست بەسەرکرانی هێشتا چارەنووسی دیار نییە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ئەو پارێزەرە کاتی بەڕێوەچوونی مەراسمی حوتەی براکەی هاوکات لەگەڵ کۆمەڵێکی دیکە لە چالاکانی سیاسی و مەدەنی لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە بەو پەڕی توند و تیژی و دەست بەسەر ڕەوانەی گورتوورخانە ناوەندە ئەمنیەکان کرا. شایانی باسە کە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بەو تۆمەتانی خراوەتە پاڵی یان دۆخی تەندروستی زانیاریەک لەبەردەستدا نییە. مەترسی لە سێدارەدانی بەندکراوێکی سیاسی لە دەستگای قەزایی ڕژیمەوە. بەپێی راپۆرتی گەیشتوو ساسان ئازادوار لە دەست بەسەرکراوانی ڕەوتی ناڕەزایەتیەکانی مانگی بەفرامباری 1404 هەتاوی مەترسی لە سێدارەدانی لەلایەن دەستگای قەزایی ڕژیمەوە لە ئارادایە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ ناوبراو لەلایەن لقی یەکی دادگای ئینقلابی شاری ئیسفەهانەوە حکمی سێداری بەسەردا سەپێنراوە و ڕەوانەی ژووری تاکە کەسی کراوە. شایانی باسەکە و هاوڵاتیە لەژێر تونترین ئەشکەنجەکانی هێزە ئەمنیەکاندا ناچار بەدانپێنانی زۆرە ملێ کراوە و لە سەرەتای دەست بەسەرکرانی تاک و ئێستا لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەر و پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەی بێبەشکراوە. دەست بەسەرکرانی دوو برای خەڵکی شاری ئیزە. ڕۆژی سێشەممە 8 گوڵانی 1405 هەتاوی دوو برای خەڵکی شاری ئیزە لەلایەن هێزە ئەمنیەکانی کۆماری ئیسلامیەوە دەست بەسەر و هێشتا چارەنووسیان دیار نییە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ ئەو دوو هاوڵاتیە بە ناوەکانی پێژمان و فەرشاد تەقیزادە بە هێرشی هێزەکانی ئیدارەی ئیتلاعات بۆ سەر ماڵەکانیان دەست بەسەر و بە مەبەستی دەستپێکردنی ڕەوەندی لێپرسینەوە ڕەوانی گورتوورخانە ناوەندە ئەمنیەکان کراون. شایانی باسەکە لەلایەن هێزەکانی ڕژیمەوە کۆمەڵێک لە کەلوپەلەکانی ئەو دوو شارۆمەندە دەستی بەسەرداگیراوە و لە مافی چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکانیان بێبەشکراون. بەرزبوونەوەی ڕێژەی گوشارەکانی ڕژیم بۆ سەرچالاکانی سنفی معەلمان. ڕۆژی ڕابردوو لە درێژەی بەرزبوونەوەی ڕێژەی گوشارەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر ناڕازیان لە ئێران 8 چالاکی سنفی معەلمە لەلایەن لقی یەکەمی دادسەرای کرمانەوە بانگەشت کراون. بەپێی راپۆرتەکان ئەو 8 چالاکوانە بە ناوەکانی محەممەد ڕەزا بێهزادپور،
حسین ڕەشیدی، مەجید نادری، شەهناز ڕەزایی، زەهرا عەزیزی، لەیلا ئەفشار، میترا نیکپور و فاتمەی یەزدانی لەلایەن دەزگای قەزای ڕژیمەوە بە مەبەستی جێبەجێکرانی حکومەکەیان بانگەشت کراون. شایانی باسەکە لەلایەن لقی یەکەمی دادسەرای کرمانەوە پێیان ڕاگەیاندراوە کە تا ڕێکەوتی دەی گوڵان پێویستە خۆیان ڕادستی دادگا بکەن تاکو حکومەکانیان جێبەجێ بکرێت. دوا هەواڵ درێژەی پچڕانی هێڵی ئینتەرنێتی نێودەوڵەتی لە ئێران بە پێی دوایین هەواڵەکان بۆ ماوەی زیاتر لە 1440 کاتژمێرە کە هاوڵاتیان لە ئێران لە مافی دەستڕاگەیشتن بە هێڵی ئینتەرنێتی نێودەوڵەتی بێبەشکراون. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی پچڕانی هێڵی ئینتەرنێت بۆ ماوەی زیاتر لە 61 ڕۆژە هاوڵاتیان لە ئێران نەک تەنیا تووشی کێشەی جددی سەبارەت بە پەیوەندی لەگەڵ دەرەوەی وڵات بوون، بەڵکو سەرەڕای ئەوە ژمارەیەکی زۆر لە پیشەکان بە تەواوەتی لەناوچوون. لە هەمان کاتدا ڕژیمی کۆماری ئیسلامی بە مەبەستی کپکردنەوەی بەشێک لە ناڕەزایەتیەکان لە ئێران پێشنیاری ئینتەرنێتی پڕۆی بە ژمارەیەک لە پیشە حکوومەتیەکان داوە، بەڵام نەک تەنیا لەلایەن کارمەندانەوە ئەم گەڵاڵەیە قبوڵ نەکراوە، بەڵکو شەپۆلی ناڕەزایەتی نوێی دژ بە ئینتەرنێتی چینایەتی دەستی پێکردووە. بەڵێ بینەرانی خۆشەویست، گەشتی هەواڵەکانمان پێشکەشکردن، هەر شاد و بەختەوەر بن.